سلێمانی خانمان ڕوو لە فێربوونی خولەکانی بەرگدووری و دیزاینی جلوبەرگی ئافرەتان دەکەن. گەنجێکی ئاکرێ دوای تەواوکردنی خوێندن پرۆژەی مێشهەنگی دامەزراندووە دەڵێت پێویستە گەنجان ڕوو لە پرۆژەی تایبەتی خۆیان. ئەمڕۆ ڕۆژی گیانی سەگە و 525 ملیۆن سەگ لە جیهاندا بوونیان هەیە. سڵاوتان لێ بێبینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بەیانێکی باشتان هەبێ و ڕۆژێکی باش دەست پێ بکەن. سەرەتای هەفتەیە بۆ هیوایم کە نوێبوونەوە بێت بۆ ژیان بۆ هەموو کار و چالاکیەکانتان و ئەو بڕگە و بابەتانی ئێمەش ئامادەمان کردووە بتوانین وزەیەکی باش بە ئێوە ببەخشین و ڕۆژەکەتان بە باشی لەگەڵ ئێمەدا دەست پێ بکەن. سڵاوتان لەبێ ئازیزان، خۆشحاڵین هەمڕۆژ لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتانین بەو هیواین هەموو ئەو بابەت و تەوەرانەی هەمانە ئەمڕۆ تەوەرانێک بن سوودی هەبێت بۆ ئێوە. خانمانی کوردستان بەردەوامن لە هەوڵدان، ئەمە جێگەی دڵخۆشی و جێگەی دەستخۆشیە دەیانەوێت شوێن پەنجیان لە هەموو شوێنێک دیار بێ. لە هەوڵدان لە خۆپێگەیاندنی زیاتر بەردەوامن دەیانەوێت چاویان تەنیا لە خۆیان بێ، تەنیا چاویان لە دەستی خۆیان بێ و خۆیان بتوانن ببنە بەڕێوەبەری خۆیان و بەڕێوەبەری ماڵەکانی خۆیان. بێگومان و زۆر جاریش بەهۆی ئەو پیشەی هەیەە یاخود دەستڕەنگینیەکانیان کە هەر خانمێک بۆ خۆی دەستڕەنگینە توانێت ببێتە سەرچاوی بژێوی خۆی و خێزانەکەشی. هەروەک چۆن چەند خانمێک لە سلێمانی سەرقاڵی فێربوونی دوورینی جلوبەرگی خانمانن و یەکێک لەو خانمانە شارزایەکی باشی لە دیزاین و شێوازەکانی دوورینی جلوبەرگەیە. خۆلی تایبەتی بۆ فێربوونی دوورینی جلوبەرگەکانی ئاهەنگ دەکاتەوە. یەکێک لە بەشداربووانی خولەکە دەڵێت پێشتر نەمدەزانی بۆ خۆشم جلوبەرگ بدورم، کەچی ئێستا پیشەکەم بۆتە بەرگدووری و خەڵکیش لە کارەکانم زۆر ڕازی. سەرتا ئەم شوێنەی ئێمە چەند خانمێ بوون کە بیری لەوە کردبوویەوە کە ئەم شوێنە ئیشی جملە بکە و ئیشەکەیمان سەرتا لە سەرجلی نووسنی خانمان بوو و ئێمە لە 2019ەوە ئێمە ئیشمان کردووە تاکو پار ئیتر ئەو بەینانەی کە ئیش وەستاوە بەبوونی کرۆنەوەوانەوە ئێمە شەروەکو و کەسانەی کە ئیشەکەمان وەستاوە حالیان لە پارەوە ئێمە دەوراتمان هەیە بۆ ئەو خانمانی کە ئەیانەوێ فێری دوورین بن. حالیان لێرە من ئیشی دیزاینەکەم و دیزاین ئەڵێمەوە بۆ ئەو تەلەبانەی کە ئەیانەوێ فێری سکێچ و دیزاین بن و ئەو دەورەیەش کە هەمانە بۆ دەورەی ئاستی ناوەندا دیزاین ئەڵێنەوە و عەزی ئەڵێنەوە، عەزی حەفلە و عەزی تر بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ فێر بن. من یەکێکم لە بەشداربووانی ئەم کۆرسە هۆکاری ئەوەی کە بەشداریشم کرد و فێری درومان بم هۆکارەکەی ئەوە بوو کە جلم ئەبر بۆ خەیاتەکانی تر وەکو ئەوە نەئەدورا کە خۆم ئەمەوێ، یعنی دایمە کێشێکی تیا بوو بە دڵم نەبوو. ئیتر بیرم کردەوانە وتم خۆم گەنجم توانایەکم هەیە ئەتوانم فێر بم. هاتم و لای مامۆستا چیە دەستم پێ کرد و ئێستا جل بۆ خەڵکە دوورم و ئەوەشی جلی لا دووری بوو زۆر ڕازی بووە. ئامانجێکی تری ئەم شوێنە ئەم کۆرسانە ئەوەیە کە کەمتر جلی ئافرەتان لە دەرەوە هاوردە بکرێ، خۆمان بتوانین بیدورین، بتوانین ینی باشتر لەوەی کە لەوێ هاورداکرێ خۆمان توانین بیکەین. کەسێکی جیاوازی خۆی هەبوو هێلە کێژێکێکە لەو بابەتانەی کە قیاسەکانی ئەگۆڕێ وەکو سیرکەم کچینە درێژی هێلەکەکەمان پێش هەموو شتێ ئێمە قیاسەکان داڵێ بێتە پێشەوە بەپێی حەزی کەسەکە
مثلا هي حەزەکە ئەم لە پێشۆ بێ بەدڵنیایەم کورسانە زۆر گرنگە نەک تەنها بڵنی هەر خەیاتی هەموو کورسێک کەوا بکات تۆ دروست بیت تۆ بی بە خاوەن ئیشی خۆت بەدڵنیایە و گرنگە و ینی باوەڕ بەخۆبوونێکی زۆر دروستەکات بۆ ئافرەت بە تایبەتی کە لە کۆمەڵگەی ئێمە تۆزە زیاتر چۆمان لەسرە. کاتێک باس لە دەست ڕنگینی ئافرەتانەگرێ هەندێک چینی دیکەی کۆمەلگاش هەیە بە هەمان شێوە کاریگەریان هەیە هەر وەکو ئەوە ئەویش گەنجانن کە ڕۆڵێکی تایبەتیان هەیە لە بەرەو پێشچوونی ئابووری کللتوری و ڕۆشنبیری هەموو لایەنەکان و هەتا ئاگاتە بەرەو پێشچوونی ئابووری لە ڕوویەک لەسەر ئاستی تاکە کەس کە دواتر ڕنگدانەوەی بێت لەسەر ئابووری وڵات لەسەر پێشخستنی کەرتێکی تایبەت ئەزین هەرێمی کوردستان ئەم چەند ساڵی دوایی گرنگێکی زۆری بە کەرتی کشت و کاڵداوە لە ڕێگەی هەموو بەرهەمە کشت و کاڵیەکانەوە بۆیە گەنجانیش بە دەرنین لەم پێشکەوتنانە و بەردەوام ڕۆڵی گرنگیان هەیە هەروەک چۆن حەکیم عەلی کە گەنجێکی دانیشتووی گوندی ئەشکەوتیە لە سنووری ئاکرێ کە دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندنی لە ناو دارستانەکانی گوندەکەی دوو پرۆژەی بەخێوکردنی مێشهەنگی داناوە یامە کارێکی هەم چێژبەخشە هەم پێشکەوتن خوازیشە بۆی کە بتوانێت هەمبژێی خۆی دابین کات و گرنگی زیاتریش بەم کەرتە بدات. ئەم پرۆژەی حەکیم دەرخەری ئەوەیە هەر گەنجێک بە پێی شوێنی خۆی دەتوانانی بیرۆکەیەک بدۆزێتەوە بۆەوەی کارێک بکات تەنیا چاوی لەوە نەبێت دوای تەواوکردنی خوێندن دابمەزرێ یعنی دەیەوێت ببێتە خاوەنی کاری خۆی ئەگەری هێلە داهاتوو کەسانی دیکەش هەبن لە لای حەکیم کار بکەن یاخود ببنە خاوەنی پیشەی گەورەتر. حەکیم عەلی دەڵێت پێویستە گەنجانی گوندنشین بێکاردانە نیشن کارێک بکەن بۆ ئەوی بژێوی ژیانیان دابین بکەن و پشت بە خۆشیان ببەستن. نوبه من حكيم عليا أسخل كي قندش كفتي مال سر دفر أوكري وتقريبا 7 سال از بكارت مساف كارا يلبو بو بيرو وما و حد قنديب دام ما كاري كري مثلا ليرا في قنداي لازم كارا كي بكن مثلا خوبيفا مشغيل كن مثلا ميجواني بيت شواني بيت مثلا مرو رازا دانيت مثلا مرو سماق بكات تري دانيت وقال والى اخره وقال ايش تدي کار میزبانی کاری که بزحمته بس هر کی کاری که بزحمت ولی حاجات تو حواله بودی دفیر بی طبعا مش و کی بچی که سوا عن لازم تو تشوفي خوب کی حاجات تو تشوفي خونه که مثلا زستان صداته لازم تو باجی که گرم وقتی مثلا وقتی هنگوینی بیت یا دوزانی کی منطقه یا کلیل که کی منطقه باشه با هنگوینی باویری وەکە کو حەکیمت دا دیارکردن ئەگەر کو هەر کەسێک لە گوندی بژیتن دەوێت یەک گوندی بیتن حتا کو بشێتن یەک گوندی بیتن دەوێت کارێکی بکەتن یەک گرێدای ژیانە گونداوە داکو بشێتن دەبارە خوا ژیانە پێ بکەتن ئانکو ژیانە خوا و خێزانە خوا پێ پڕێڤە بەدن. ئاری حسێن کوردستان 24 گوندی شکەفتێ لە دەڤەرە ئاکرێ. ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەگە وای لێ هاتووە لە کوردستان پێمان بە یەکێک لە ئاژەڵە زۆر گوناهەکان بێت بەڕاستی یعنی کاتێک لە فیلم یاخود گەشت دەکەی دەڕۆی لە بەشێک لە وڵاتان بەتایبەت ئەوروپا سەگەکان دەبینی هەر حەز دەکەی دۆستایەتیان بکەیت بەڵام کە سەگەکانی کوردستان دەبینی ئەمە باڕخ نەبێ بەڕاستی هەر پێویستت بەوەیە ئەو لە کۆڵانێکە تۆ 5 کۆڵان ڕابکەیت بگومان
ئاژەڵەکانە دروست نەبووە وایە بێگومان لەبەرەوەی زۆر جار هەکار بە پێی سروشتی ئەم ئاژەڵە ساڵانە جارێک بۆ 2 جار زاوزەیەەکە لە هەر جارێکشدا کەمتر لە 11 بەچکە ناخاتەوە ئەمە پێویستی بە کۆنتترۆلکردن هەیە بەڵام بەو پێ ناکە سەگەکە بکوژرێت یان خراپ مامەڵی لەگەڵ بکرێت بە پێچوانەوە زۆربەی ئاژەڵ دۆستان ئەڵێن ئەوانی کە مافی ئاژەڵیان هەیە لایە ئەڵێن پێویستی بە تەنها دەرمانێکە کە توانرێت لە زاوجی بخات ئەمە ژوابکە زۆر نەبێت لە کاتێکە بۆ زۆر نەبێت چونکە زۆربوونیە بێتە هۆی مەترسی ناتوانرێ کۆنتترۆل بکرێەوە ناتوانرێ خواردنی پێویستی پێ بدرێ ئەمە واکات کە زیان بە کۆمەلگا و هەر بە خۆی و بەچکەکانیش بگات لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان لەگەڵ دەبێت دکتۆرەکانی بارزان پزیشکی ڤێتێرنەریە و پسپۆر لە نەخۆشەکانی سەگ و پشیلە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان دەبێت دکتۆرە بەیانیت باش سڵاوت لێبێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەگە وەک دیارە سەگ و پشیلە بەتایبەت سەگ لەگەڵ هاژە سەرەتا باسمان کرد لە کوردستان دۆخیان زۆر خراپە تەنانەت دوای لە هاتووە خەریکە جەنگ لە نێوان هاوڵاتیان و لە نێوان سەگی کۆڵانەکان ڕوو دەدات تۆ وەکو پزیشکێک بەر لەوەی بڕۆینە ناوڕۆکی بابەتی نەخۆشی و گوازراوەکانی ئاژەڵان باز لەوە بکەین چی بکرێت بۆ سەگەکان بۆەوەی مەترسیان لەسەر مرۆڤ کەم بێتەوە و سڵحێکیان لە نێوان بکەن ئاشتەوایی بەرپا بکەین سەرەتا بەیانی ئێوەش باش بێت و دواتر لەم ڕۆژەیە کە تایبەتە بە سەگ واتە ڕۆژی جیهانی سەگە لە هەموو خاوەن ئاژەڵەکان کە سەگیان هەیە پیرۆز بێت دواتر بۆ ئەو ژمارە زۆرەی سەگ بەڵێ بە دڵنیاییەوە لە ئێستایا ژماری سەگ کە لە سەگی سەرجادەی پێوترێ لای خۆمان زۆر بووە هەنێکیشیان بەڕاستی مەترسیم بۆ سەر ژیانی مرۆڤ لەبەرەوەی زۆر دڕن یاخود پەلامار ئێن هەنێکیشان هەیە بە دڵنیاییەوە فەقیرن و عاقڵن و ئەمانەیان نیە تەنها برسیان و داوای خواردن ئەکەن باشترین شت بۆ ئەوەی کە ئەم کۆنتاکتە لە بینی مرۆڤ و لە بینی ئەم سەگانی کە لای خۆمانە کە بۆ شێوەیە دڕن باشترین شت بۆ ئەوەیە کە ئەم سەگانە دوور بخرێنەوەنێ واتە شەڵتەرێکی گونجاو بکرێت بۆ ئەم سەگانە کە لە دەرەوەن بتوانرێت لەوێ بە گونجاوی بە باشترین شێوە یاخود نەزۆک بکرێن یاخود لەوێ بە باشترین شێوە بەخێو بکرێن واتە کۆکردنەوەیانە لەسەر جادا لە ناو گەڕەکەکانە کە بەم شێوەیە بڵاو بوون نەتەوانێ و بووم بە مەترسی بۆ سەر مناڵ یاخود بۆ گەورەش ئەتوانم بڵێم لەبەرەوەی هەنێکیان هەیە برسیانە کە ئەمە نازانێت بۆ نمونە ئەوەی برسیە لەوانەیە ئازێت بە خەڵک بات یاخود زۆر جار سیار و شت لیان ئاات کە هەم مەترسیە بۆ ژیانی خۆیان هەم مەترسیشە بۆ ژیانی ئێمە باشترین شت ئەوەیە کە شەڵتەرێکی گونجاو بکرێتەوانەیە دوور بخرێنەوانێ لە ناو کۆمەڵگا بۆ شەوێ زەرەر بە مرۆڤژ نەگەن و زەرەر بە خۆشیان نەگەێنن باشە دکتۆرەکانی زۆربەی کات ئێوە وەکو لایەنی پزیشکێکە دکتۆرەکانی ڤێتنەری و هەروها ئاژەڵ دۆستان هەموو ئەوانەی دیکە کە لە خەمی ئەم حاڵەتە واکە بێتە دیاردەیان هەمووان جەخت لەوەکەنەوە کە پێویستەکە شەڵتەرێک بێت بەڵام ئەم کارە کارێکی دەستەجەمیەوە زۆری پێچێت پێویستەکە شەڵتەر هەبێت شەڵتەرێک پێویستی بە کارمەندی وەکو ئێوەیە پێویستی بە چەندین پرۆسەی جۆرا و جۆرە جگە لەوە چی دیکە هەیە کە بکرێت بۆی کە سەگەکان زیانیان پێنەگات و لە هەمان کاتیشدا ئێمەی مرۆڤش لەلایەن ئەوانەوە زیانمان پێنەگات ئەکرێت بڵین ئەم سەگانە هەر دڕندەن یاخود چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت بڵێ زۆر جار تاکید ئەم شەڵتەرانی کە دروست ئەکرێن ئیمکانێتێکی زۆر باشی ئەوێت جگەلەوەی پێویست بە چەندین کارمەند ئەکان نەک تەنها بێت واتە تەنها دکتۆری لە نەبێت چەندین کارمەندین تری ئەوێت کە بتوانرێت ئەم ئاژەڵانە کۆنتترۆل بکرێت جگە لە کارمەندەکان پێویستی بە چەندین عیلاجات و چارەسەر و لەوانەیە پێویستیان بە نشتەرگەری یاخود چەندین چارەسەری تر هەبێت کە پێویست کات بۆیان بکرێت
بکرێت جگە لەمانە کە بتوانرێت ئەم ئاژەڵانە دوور بخرێتەوانێ لە خۆمان نزۆکردنیانە بۆی ژمارەیان بوو ڕادەی ئێستا زۆر نەبێت لەبەرەوەی ئێستاگەر هەمومان ئەزانین ینی گەڕێک نەماوە شوێن نەماوە ئەم سەگە بەڕەڵایەنەی لێ نەبێت ئەم سەگانی سەرجادەی لێ نەبێت بۆیە باشتر وایە بتوانرێت لە ڕێگەی حکوومەتەوانەی یاخود ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوێکی زۆر بەقوت بتوانێت کە ئەم سەگانە کۆبکاتەوانێ بە پرۆگرامێکی زۆر باش بتوانرێت نەزۆک بکرێن بۆ ئەوەی ڕێژەیان کەم بکرێتەوە کە ڕێژیان کەم بکرێتەوانێ ئەو کاتی ئێمە توانین کۆنتترۆلکەین بەسەر ڕێژەی سەگەکانە و بتوانرێت ینی ئەوەنە نەمێنرێت ئەوەنە لەبەر چاوانە بن و ئەوەی کە ئەژمێنێت ئۆتوانرێت شەڵتەرێکی گونجاودا بنرێت بۆی هاوکاریان بکرێت باشە دکتۆرەکانی تایبەت بە لایەنە پزیشکەکە لایەنە تەندروستیەکە با بڵێن خەڵکی زۆر ئێستا دەبینین ڕۆژانە سەگیان هەیە لە ماڵەوە بە خێویان دەکەن بەخێوکردنی سەگ لە ماڵەوە ئاساییە و ئەگەر ئاساییە ڕێوشوێنەکان چین بۆ ئەوەی لایەنە تەندروستیەکەمان سەلامەت بێ و زیان بە تەندروستی خۆمان و ماڵ و منداڵمان نەگەینێت بەدڵنیایەوە ئێستا بەخێوکردنی سەگ بە ڕێژەیەکی زۆر زێی کردووە زۆربەی ماڵ هەیەی چ لە ژوورەوە دەیبنێ یان خودت لە دەرەوانەیە باشترین شت ئەوەیە لە کاتی بەخێوکردنیە ئێمە زانیاری پێویستمان هەبێت لەسەر بەخێوکردنی ئەم سەگا ئەگەر ئێمە بتوانین سەگێکی کوردی لای خۆمان ئەمانی کە لە دەرەوەن بتوانین ئەوانە ئەدۆپتکەین لە خۆی بگرین ئەمانە باشترێکە بەتەکیت ئەگەر نا هەر سەگێکی سەر بێت ئێمە ئاساییە بەڵام سەگی لای خۆمان سەگی کوردی زۆر ئاقلن لەو ڕۆوە ئەگەر بتوانین ئەمە لە تەمەنی بچووکە ئاساییەگە لە تەمەنی گەورەشە لە خۆیان بگرین و بە خێویان کەین زۆر ماڵی ئەبن زۆر نەرمونیان ئەبن ئەمە لەو ڕۆوانە زۆر سەگی تریش هەیە بریدەکانی تر کە ئەتوانرێت بەخێو بکرێت باشتر وایە ئەو کەسێک کە ئەوێت سەگێک بەخێو بکات معلوماتی تەواو وەربگرێت لەلایەن ڤێتێکەوانێک کە ئەم سەگە چۆن بەخێو بکرێت سەرەتا گرنگترین شتیان لە سەگا ڤاکسینکردنیانە چه سەگی دەرەوە بێت یاخود سەگی ناوماڵ بێت یاخود لە باخادا بنرێت هەر جۆرێکیان بێت گرنگترین شتیان ڤاکسینە لەبەرەوەی چۆ یەکەم جار ژیانی و ئاژەڵە ئەپارێزی لەوانەیە لەو تەمەنەیە چەندین ڤایرۆس هەبێت بتوانرێت تووشی ئەم ئاژەڵە بێت ئەمە گرنگترین شتە و زائیدەن لەوانەیە بۆ خۆشمان بگوازرێتەوە کە ئەمە شتێکی لەوانەیە باش نەبێت بۆ خۆمان یان بۆ خێزانمان بۆیە باشتر وایە سەرەتا گرنگی بین بە ڤاکسینکردنیان دواتر شێوازی بەخێوکردنیان چونکە سەگێک بۆ سەگێکی تر فەرق ئەکا تەمەنێک بۆ تەمەنێکی تر بەدڵنیایی و فەرق ئەکا باشتر وایە بزانیت چۆن ئەم سەگە بەخێو ئەکەین چۆن خواردنی پێ چونکە بەدڵنیایی و پێویستی بە کاتە پێویستی بە گرنگی پێدانێکی زۆرە پێویستەکات تۆ ڕۆژانە بیبیتە دەرەوانێ پیاسی پێ بکەیت پێویستەکات لە هەفتەیەکە هیچ نەبێت جارێک بۆ 2 جار پشۆرە بەردەوام ئەمانە گرنگە تۆ ئەبێت کاتت هەبێت بتوانیت ئەمانە بۆ ئەو سەگە بکەیت چونکە تەنها بەخێوکردنی نییە و دوی ئەوەش ماگانە پێویست دەکات چەکی دکتۆر بکرێتەوە بۆی دڵنیابیتەوە لە تەندروستی باشە دکتۆرەکانی ئاماژەت بۆ کرد کە ئەم سەگەی کە هەیە لە کوردستان واتە سەگە کوردیەکە زۆر باشترە ئەمە چۆن هاوڵاتیان نەتوانن ئەمە بکڕن یاخود بەخێویکەن هەڵی گرنەوە یعنی ئاساییە من ئەبینم سەگێک چەند بەچکەیەکی هەیە من لی ینی بەچکەیەک لەوانە هەڵی گرمەوە لای خۆم پەروەردەی کەم بەخێوی کەم ئەمە پێویستی بە چییە بێت ینی ئایا جیناتەکەی وایە کە ماڵی ببێت و وەکو خۆت وتت ئاقلەواتە زۆر درێک بە خاوەنەکەیە کات زوو فێری شتەکانە بێت و مەترسیەکانی چییە بێت ئایا کە گەورە بێت درڕندە نابێت ئەگەر بە باشی بەخێو بکرێ یان نەخۆشی ناگوێزێتەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵم ئەگەر کەسێک بێوە سەگ بەخێو کاسەگی کوردی لای خۆمان باشترین سەگا کە بتوانێ بەخێوی بکە لە تەمەنی بچووکیا واتە دوومانگیە کە بۆن منە بەچکەیەک کەسێک هەی بێت یا خۆت لە شوێنێک بیبینیت بتەوێت بەخێوی بکەیت ئەمە بەجددی هەم یارمەتیەکە بۆ ئەو بەچکەیە هەم ئەتوانیت تۆ ئەم بەچکەیە بەخێو بکەیت باشتر وایە سەرەتا ئەم سەگات بەری بۆ لای ڤێتێک
دکتۆرێک بۆ لای دکتۆرێک چێکی تاوەتی بکاتەوانێ بزانێت هێڵگری هیچ نەخۆشیەک نییە دواتر ئەتوانیت ڤاکسینەکانی بۆ بکەیت بۆی دڵنیابی تۆ لە تەندروستی بۆ ئەوەی کە گەورە بێت نەخێر بە دڵنیاییەوە کە لەگەڵ خۆتا ڕاهات بێت بە هیچ جۆرێک درڕندە نابێت بەعکسەوە زۆر فرەندلیە زۆر ینی کۆمیونیکیشنی زۆر باشترێکە نەک لەگەڵ خۆتا لەگەڵ کەسی چواردەوریشتا زۆر باشترێکە ئەگەر ئاژەڵێکی گەورەش سەگێکی گەورەش بتەوێت گەورە هەڵگیریتەوانێ بە دڵنیاییەوە ئەمەش چەند جارێک پێویستەکە خواردنی بیتێ تا چۆ ئەناسێ بە تەواوەتی دڵنیە ئەبێت کە تۆ ئەزێتی نایت ئەو کاتە ئەویش بە هەمان شێوە ئەتوانرێت بەخێو بکرێت هیچ مشکلەیەکی نییە باش تایبەت بە هەندێک نەخۆشی هەیە دەگوازرێتەوە ئێوەی پزیشک باشتری دەزان کە ئەو نەخۆشیانە چین بەڵام پێویستە لای خەڵکیش ڕوون بێ بە تایبەت ئەوانەی کە سەگ بەخێو دەکەن ئەو مەترسی یاخود ئەو نەخۆشیانە چین کە ئەگەری گوازرانەوەی هەیە لە سەگەوە بۆ مرۆڤ و چۆن خۆمان بپارێزێت بەڵێ بە دڵنیاییەوە چەندین نەخۆشی هەیە کە ئەگەری گواستنەوەی هەیە لەم ئاژەڵانەوە بۆ ئێمە چ نەخۆشی ڤایرۆسی بێ یاخود بەکتریایی بێ یاخود نەخۆشی پێست بێت هەموو جۆرە نەخۆشیەکان ئەگەری گواستنەوەی هەیە بۆیە وەک ئاماژەمان پێەیە باشترین شت ئەوەیە بۆی کۆنتترۆلی نەخۆشیە ڤایرۆسیەکان بکەین بتوانرێت یەکەم جار ڤاکسینی بۆ بکرێت یەکەم جار پێش هەموو شتێک پێشەوەی هەر ئاژەڵێک بەخێو بکەیت چ هیدەرەوە بێت یاخۆتی ماڵەوە بێ باشتر وایە سەرەتا بیبێت بۆ لای دکتۆرێک تەواوەتی چێک بکرێتەوانێ چێکی هەموو ئەو ڤایرۆسانی کە ئەگەری توشببوونی هەیە لەو تەمەنەیە و ئەگەری گواستنەوەی هەیە بۆ مرۆڤ و هەنێ نەخۆشی پێست هەیە کە زۆر بڵاوە بە تایبەتی لە سەگی دەرەوەیە لەبەر ئەوەی یەکەم ئێستا وەرزیانە وەرزی گەرما وەرزی گەنە و ئەسپێ و ئەم زیندەوەرانەیە باشتر وایە پێش هەمووی چێکی ئەم شتانە بکرێتەوانێت کە ئەگەری گواستنەوەی هەیە بۆ مرۆڤ و لەوانەیە تووشی گەڕی ببێت کە ئێستا لە سەگی دەرەوەیە زۆر بڵاوە کە ئەم گەڕێ بە هەمان شێوە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوانێ بۆیە باشتر وایە پێش هەمووی چێک بکرێتەوانێت کە هەڵگیری ئەمانە نەبێت ئەگەر هەڵگیریش بێت یاخود ئەم نەخۆشیانەی هەبێت بە دڵنیایەوە زۆربەی زۆریان چارەسەریان هەیە باشتر وایە چارەسەر بکرێت بە تەواوەتی اینجا خۆمان بەرکەوتنمان هەبێت لەگەڵیا بۆ ئەوەی نەگوازرێتەوە باشە دکتۆرەکانی بەخێوکردنی ساک پێویستی بە چی و چییە؟ واتە لە دوو مانگیەوە هەتا تەمەنی پێگەیشتووی تەواو پێویستەکە ڕۆژانە چەند جار خۆراکی پێ بدرێت و چۆن بشۆڕێ هەر لە تەمەنی بچکەیەوە هەتا گەورە بێت ئەگەر تۆ زانیاری و ڕێنمایی زیاترمان پێ بدەیت. بەڵێ بە دڵنیایە لە تەمەنی دوومانگیەوە باشترین تەمەنە بۆ بەخێوکردنی سەگێک بتەوێت بەخێوی بکەی لەبەرەوەی لەو کاتەیە تاو دایکی شیری نامێنێت لەوانەیە واز لە بچکەکانی بێنێت بۆی خۆیان خواردن خۆن بۆی باشترین تەمەنی دوومانگیەک ئێمە بمانەوێت سەگێک بەخێوکەین لەو تەمەنەیە باشتر وایە خواردنی خۆی پێ بدرێت ئەمە گرنگترین شتێتی کە خواردنی خۆی پێ بدرێت و ئەمانەوێت بە تەکیدکو ئێمە لە ماڵەوە بەخێویان ئەەکەین ئەبێت بە تەواوەتی تەمرینیان پێ بکرێت واتە فێر بکرێن زۆر شت هەیە کە فێر ئەکرێن وەکو توالێتکردنیان یان کاتی خەوتنیان یان کاتی پیاسەکردنیان کاتی شۆردنیان ئەبێت ئەو شتانە فێر بکرێن ئەویش لەوانەیە سەرەتا قورس بێت بە تەکیید کاتی ئەوێت لەوانەیە مانگی یەکەم تۆ کاتێکی زۆرتر تەرخانکەی بووی لەگەڵ ئەم سەگەیە ڕابێ هەم ئەو ڕابێ لەگەڵ تا هەم خۆشت ڕابیت لەگەڵیا بەڕێ بەدڵنیاییەوە بەخێوکردنی ئاژەڵێک مەسئولیاتی ئەوێت گرنگی پێدانی ئەوێت بۆیە باشتر وایە کاتێکی زۆری بۆ تەرخام بکەین دواتر لەگەڵ ئەوەی تەمەنی گەورە ئەبێت بە دڵنیاییەوە هەم خواردنوشتی ئەگۆڕێت هەم تەعاملکردنت لەگەڵ ئەم سەگەیە ئەگۆڕێت بۆیە وەگوتم دیسانەوە ئەچینەوە لای ڤێتەکان بۆی زانیاری تاوەربگرین چونکە لەوانێت تەعاملکردنی سەگێک بۆ سەگێکی تر جیاواز بێ لەوانێت بریدێک بۆ بریدێکی تر جیاواز بێ ئەوێش حەسەب ئەو ئاژەڵە بۆی دڵنیابینەوانێت کە چۆن تەعامل بکەین لەگەڵ یا لەوانەیە بەسیترین شتی هەبێت ئێمە بۆ بزانین ئاساییە بەڵام ئەمە لەوانەیە نەخۆش شێک بێت یاخۆت مشکلێکی گەورە بێت بۆ ئەم سەگە بۆیە باشتر وایە هەموو مانگێک ئەم ئەگەر هیچ نەبێ مانگانش نەبێت بتوانین دوو مانگ جارێک
سەردانی ڤێتەکان بکەین بۆ ئەوەی دڵنیا بینەوە لە تەندروستی چه سەگەکەمان بچووک بێت یاخود گەورە بێت وەکو خواردنی وەکو ڤاکسینکردنی چکە بەردەوام مانگانە پێویستیشیان بە حەبی کرمە بۆ ئەوەی تووشی کرم نەبن و ساڵانەش پێویستیان بە ڤاکسینە کە بەردەوام هەر بێت چێک بکرێنەوەنێ. دکتۆرەکانی ڕۆژانە بەرچاومان دەکەوێت مامەڵەکردن لەگەڵ دوو سەگی جیاوازەیە سەگێک کە لە ماڵەوە بەخێ و دەکەی دەیهێنە ژوورەوە لە ناو ماڵ و لە شوێنی دانیشتن و خەوتنیش تەنانەت دەبیندرێ جۆرێکی دیکە هەیە لە باخەکان وەکو پاسەوان سەگەکان ڕدەگرن ئایا هیچ سەگێک هەیە تەنیا بۆ پاسەوانی بشێ لە ڕووی تەندروستیەوە نەگونجێ بیهێنین بۆ ناو ماڵی خۆمان یاخود سەگ هەر سەگە هەر کامیان بێ دەتوانێت چۆن بتوێ مامەڵی لەگەڵ بکەیت نەخێر بە دڵنیاییەوە ئەوە دوو بریدی جیاوازە دوو شێوازی جیاوازە سەگی ناوماڵ ئەوانەی کە لە ناوماڵە بەخێو ئەکرێن زۆر جیاوازن کە ئەوانەی لە ناو باخاو بۆ حرەسیات و بۆ پاسەوانی بەکاریان چ لە ڕووی بریدەکانەوە بۆ نمونە هەنێک برید هەیە تایبەتە بە ناوماڵ بە هیچ جۆرێک ینی لەوانەیە چەند ساعتێکی کەمیش بەتەنیا نەتوانێت لە باخێکە بژی لەوانەیە تووشی شۆکێک بێت چکە زۆر جیاوازیان هەیە بۆ نمونە سەگی ماڵتیز هەیە سەگی پودڵ هەیە چەندین سەگی تر هەیە ئەمانە تەنها لە ناو ماڵا بەخێو ئەکرێن بەڵام چەندین سەگی تر هەیە بریدی جیاوازتر کە بۆ پاسەوانی بەکاریان بە تەئکید تعاملی ئەوانی کە لە ناو ماڵیشا بەخێو ئەکرێن لەگەڵ ئەوانی لە ناو باخا بەخێو ئەکرێن زۆر جیاوازترە تەنانەت بەسیترین شتیان کە خواردنەکەیانە فەرقی هەیە خواردنی ئەو سەگانی کە لە دەرەوە بەخێو ئەکرێن یاخود لە ژوورە بەخێو ئەکرێن زۆر جیاوازە کاتی پێیانیان ژەمەکان کە پێیان ئەدرێ زۆر جیاوازە چکە ئەوانی کە لە دەرەوە بەخێو ئەکرێن بە تەئکید پێویستیان بە ئینەرژێکی زیاترە پێویستیان بەوەیە کە دایم ئاگایان لە دەوروبەریان بێ و جگەی لەوەش ئەو سەگانی کە بۆ حرەسیات بۆ پاسەوانی بەکاریان ئەبێت توانای بۆنکردنیان زۆر زیاتر بێ ینی هەستەوەرەکانیان زۆر زیاتر بێ وەک لەوانەی لە ناو ماڵە بۆ خۆشی خۆمان بۆ مرتاحی خۆمان بەخێویان ئەکەین ئەوانە زۆریان فەرقا. بەڵێ دکتۆرە کانی بارزان پزیشکی ڤێتێرنەری و پسپۆر لە نەخۆشەکانی سەگ و پشیدا زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانیا میوانی ئێمە بووی. سپاس بۆ بەرگریکردن لە کوردستان لە هەموو سەردەمەکانە هیچ کات نەدین ڕێگر بووە نە تەمەن ناوچەگەرێتی نەتەوایەتی بە تایبەت ئەگەر لە ئێزیدی بوو بێ لە کریسیان بوو بێ ئەمانە هیچیان نەبوونەتە ڕێگرێەوەی کە هەستی کوردستان پەروەری با بڵێن لات بمرێنێ کوردستان 24 کەسایەتێکی کریسیان لە سوید بەسەرکاتەوە کە ئەم کەسایەتە لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردووە چەکی پێشمەرگایەتی لەشان بووە و لەگەڵ پێشمەرگەکانە بەرگری لە خاکی هەرێمی کوردستانیش کردووە. ئەمە ناوی نەبیل مەتەیە لە هەشتاکان ڕووی کردوتە ئەوروپا دوای 36 ساڵ کارکردن ئێستا خانەنشین بووە بەڵام یادەوەری و یادەوەری تایبەت ڕۆژانی پێشمەرگایەتی لە شاخەکانی کوردستان لای ئەو هەر بە زیندوی ماوەتەوە. سەردەمانێک بەم دەستانەی کە وزەیەک و توانایەکی دیکەیان هەبوو چەکی پێشمەرگەی هەڵگرت بوو تا بەرگری لە خاکی کوردستان بکات. بەڵام ئێستا دوای 36 ساڵ کارکردن خانەنشین بووە. نەبیل مەتی لە سوید دەژیت و دەڵێ خانەنشینی لە ئوروپا کولە مەرگیە. ژیان لە سویدا ژیانێکی ژیان قورسە بەڕاستی زۆر قورسە بە واتەیەک قورسە پێ و بەغیلی بەوانە هاتەوەکە لە وڵاتن ئەو کاتە سیاسی بوون خاوەن کەرامەت بوون یعنی تەنازلیان نەکرد بچن داوا لە سۆسیال بکەن ئەومان ئەوە وای لەکردم کە زوو فێری زمانەکە بم ئیش بەیەکەم وەکو مامۆستایە دوای ئەوە لە سۆسیال خۆیان داوایان کردم کە ئیش لە سۆسیال بکەم چوون لە سۆسیال کارم کردووە تا تەقاعد دەرچوین خاننشین نظامی ئێرەش خانەنشین چییە؟ خاننشین وەکو گولەمەرکیە لە 64ەوە
لە کوردستان مامۆستای موزیک بووە لە زانکۆ و لە سەردەمی شۆڕشی ئەیلولیش پێشمەرگە بووە و وەک خۆی دەڵێ ژیانی پڕ بووە لە شانازی. ساڵی هەفتە تەلەبە بووم لە بەغا چالاکیەکی زۆر بەم هەبوو یەکێتی قوتابیانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و من وەکو قوتابیەک لە وەکو خوێندکارێک لە بەغا زۆر چالاک بووم بێگومان تا ساڵی ساڵی 74 مەجبور بووین بەغدا بەجێ بێڵین پەیوەندی بە شۆڕشەوە بکەین چوون بۆ پێشمەرگایەتی بە حسرەتەوە وێنەکانی سەردەمی ڕابردووم نیشان دەدات چیرۆکی نەبەردی تێکۆشەرانی کورد هێشتاش لە خەیاڵی ئەو داماون و دەڵێ ئەگەر زەمن بگەڕێتە دواوە هەرگیز بیر لە جێهێشتنی کوردستان ناکەمەوە. ئەگەر مەجال هەبوایە مرۆڤ لە وڵاتی خۆیە بژیایە بێگومان وڵاتم بەجێ نەهێشت بەڵام ئەو کاتەی کە ئێمە ئەو کاتە بەڕاستی زەختێکی زۆرمان لەسەر بوو خەڵگە بواە بێ بەباسی خەڵگە بواە بێ بەجێشی شعبی. لە کریسیانەکانی سلێمانیە و تەمەنی 71 ساڵە و ساڵی 1982 ڕوودەکاتە سوید و وەکو خۆی دەڵێ هەموو ژیانی بە یادەوەریەکانی ئەو کاتەوە دەژی و ژیانی ئێرە کولەمەرگیە. ئاوەرە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. هەکار تۆ چویتە تا ئیسپانیا؟ تاوەکو ئێستا ڕێک نەکەوتە بچمە ئیسپانیا. دە باشە باسێکی مەتریدمان بۆ بکە. پلانم هەبوو ڕۆمە ئیسپانیا بە تایبەت بۆ بینینی یاریەکان بەڵام دەرفەت نەبووە کە گەشتی ئەوروپاشم کرد ڕێک نەکەوت یانی بەڕاستی بڕۆم بۆ ئیسپانیا چەند شوێنێکی زۆر گرنگی تێدایە هەم شوێنە وەرزشیەکان ڕاستە بۆ نمونە یاریگای سانتیاگۆ و یاریگای کامپنی تایبەت بە بارسلۆنا با ناڵێن تەنیا ڕیال مەدریدی گوت وانە لەگەڵ شوێنە گەشت یاریەکان بە تایبەت دوورگە ئیبیزیا زۆر شوێنێکی ناوازەیەوەی کە زۆر جار یاریزانەکان ئەستێرەکان و ئەکتەرانی هۆلیوود بۆ پشوو دەڕۆنەوە چ ناوێ ئەوە نەخۆشە بۆ پشوو دەڕۆن ئەوێ دەیشەڵام جارە لە سەفرەکەت بەڵام باسێکی مەدریدمان بۆ بکە بزانین مەدرید چۆنە لە شاری مەدریدی ئیسپانیا وەرزی هاوین بە وەرزی گەشتیاران ناسراوە پێشانگا هونەریەکان بە تایبەت پێشانگاکانی وێنەکێشان و تابلۆ خواستێکی زۆری لەسەرە. کاتی ئەوترێ ئیسپانیا و مەدرید لەوانێ زۆر جار بە بابەتە وەرزشیەکەی بیناسیینەوە بەڵام پێشانگاکان یاخود لایانی هونەریش لەم وڵاتەدا زۆر زاڵاوە هونەرمەندانی ئیسپانیا ژەڵێن کە گەشتیارانی ئەمریکی و ئەوروپی و ئاسیایی کڕیارێکی باشی تابلۆکانن و زیاتریش گرنگی بە هونەری شێوەکاریان و خەڵکی ئیسپانیاش تابلۆکانیان ناکڕن. ئەم راپۆرتە لەلایەن هاوکارمان شوکر محەممەد لە مەدریدەوە ئامادە کراوە. لە گۆشەیەکی بچووکی هۆڵی پێشانگاکان هونەرمەندێکی ئیسپانی بە ناوی کارلۆس مۆراگۆ بەرهەمەکانی خۆی لە مەدرید نمایش کردووە. بەدەست و پەنجەکانی دەیان تابلەی هونەری نەخشاندووە کە گوزارشت لە سروشت و ژینگە دەکەن. بە گوتەی هونەرمەندانی شێوەکار تابلۆکانیان لە ئەوروپا، ئەمریکا و ئاسیا خواستی زۆرتری لەسرە. بەڵام لە ناوخۆی ئیسپانیا کەمتر گرنگی بەکارە هونەریەکانیان دەدرێت. لەگەڵ دەستپێکردنیام تابلویانە ماوەی ساڵێکی خەیان تا تەواو بووم چونکە تابلۆکان کاتیان پێویست بوو نەمویست تابلۆکانم بە شتێکی یاسایی ببیندرێت بۆیە بە ئارامی کارم دەکرد و بە بەردەوامی بە کارەکەمدا دەچوومەوە چونکە کارکردن دەم جۆرە تابلویانە پێویستی بە 2 تا 3 مانگ دەبێت بۆی با گوێرەی پلانەکە و ناوازە دەربچێت بۆیە کاتێکی زۆری بۆ تەرخان دەکەم و ئینجا کازانیم وەک خۆی دەرچووە دەست بە تابلۆیەکی دیکە دەکەم. وەک ئەوەی لەو هۆڵەدا ڕێوڕسمێک بۆ جێڕانەوەی یادەوەریەکانی کارلۆس مۆراگۆ ڕێک خرابێت بە هرە و ئەزمموی خۆی بۆ نەوەکانی داهاتوو دەگوازێتەوە کە هونەری شێوەکاری و نیگارکێشانە.
باوکم هەوڵی زۆری لەگەڵمدا بۆ ئەوی بمهێنێتە نێوکاری هوەری ئەو کاتە تەمەنم 16 بۆ 17 ساڵان بوو وەک ئێستا نەبوو کارەکان زۆر درەنگ تەواو دەبوون بە تایبەتی دوای تەواوکردنی تابلۆکان وشکبوون و پاراستنیان کاتی زۆری دەویست ڕۆژگارەکەش زۆر جیاواز بوو بۆ کارکردن. کارلۆس مۆراگۆ ئەو هونەرمەندەیە زیاتر کار لەسەر هونەری سروشتی دەکات و کارەکەی لە باو باپیرانیەوە بۆ ماوەتەوە. لە سەرەتا لای باوکی کاری کردووە و پەرەی بە هونەرەکەی خۆی داوە و تابلۆی جوانی سازاندووە. هەروەک خۆی دەڵێت ئەمڕۆژ هەروەکو یەکەم ڕۆژی کارکردنم خولیام بۆ هونەرەکەم زیاتر و زیاتر دەبێت. ئەم ژینگەی کە فراهەم بووە بۆ ئێمە ئەبێ لە بیری نەکەین کە تەنهایی ئێمە نیە، مافی ئێمە نیە، مافی ئاژەڵەکانە، مافی ڕۆکەکانە، مافی هەموو زیندەوەرەکانە کە لەسەر ئەم ژینگەیە هەیە. بۆیە پێویستەکە کە ئێمەی مرۆڤ پارێزگاری لە هەموو گیاندارێک بکەین. جا ئەگەر گوڵێک بێ، ئەگەر ئاژەڵێک بێت، ئەگەر مێروویەک بێت، ئەمە پەیوەندی بەوە نییە تۆ کەسێکی مرۆڤ یاخو بڵێن ئاژەڵ دۆستی یا شتێ مرۆڤ بیت ئەوەندە بەسە کە مرۆڤ بیت پێویستەکە پارێزگاری لەوانیش بکەیت لە بەرەوەی ئەوانی ژوو تۆ مافیان هەیە لەم ژینگەیە. بۆ ئەمە بە بابەتێکی گرنگبازانی کردمانەیەکێکی دیکە لە تەوەرەکانی پرۆگرام و کەسانی شارەزا و پسپۆرمان لەو بوارەدا میوانداری کردو تا بزانین هاوسەنگی سروشتی چۆن نەتوانین ڕابگرین. میوانمان لەگەڵە لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر یونس ئەنوەر سەرۆکی ڕێکخراوی ئەوین بۆ سروشت پارێزی. دکتۆر بەخێر بەی بەیانیت باش؟ بەیانیەوە باش، زۆر سپاس. تەوەری یەکەمان لە بەرنامەکە لەسەر لایەنە تەندروستیەکە بوو بۆ بەخێوکردنی ئاژەڵ تایبەت سەگ. ئەم جارە تەوەری دووەمان هەر پەیوەستە بە ئاژەڵ، بەڵام بە جۆرێکی دیکە چۆن بتوانین هاوسەنجی ڕابگرین لە سروشتدا لە نێوان مرۆڤ و لە نێوان ئاژەڵان و هەموو ئەو زیندەوەرانەی وەکو ئەوی هاژە باسی کرد. پێویستە مرۆڤ چی بکە؟ ئەرچی چییە؟ خۆتان دەزانن دەستەواژەک هەیە ئیکۆسیستم بەلانس، هاوسەنجی سروشت. هەر بوونەوەرێک لەو ژینگەیە کە هەیە بۆ پاراستنی هاوسەنجی سروشت سوودی خۆی هەیە. هەر ئاژەڵک یان هەر بوونەوەرەك دەبینی مافی بوونی یان مافی هەبوونی لەو ژینگەیە خۆی کە تێیدایە مافی خۆیتی بە مرۆڤ، بە ئاژەڵیش، بە ڕۆچیش، بەوانەی کە باڵندان هەر بوونەوەرێک لە شوێنی خۆی بۆ پاراستنی هاوسەنجی سروشت گرنگی خۆی هەیە. لێرەدا ئەو هاوسەنجیە گۆڕانکاری حتمما زۆر جار بەسەردادێتن، ئەویش بە تەداخڵکردنی یان دەستکاری مرۆڤ بەپێی شوێنەکان، بەپێی ئەو وڵاتانەی کە هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە تێبینی دەکەین لە وڵاتە شەرقیەکان بە حقیقەت تا ڕادەک ینی کەم تەرخەمی هەیە لە وارەی، بەڵام لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەمریکان لە کەنەدا ئەو بابەتی ئیکۆسیستم بەڵام زۆر بە هەند وەرگیرەیە. خۆتان دەزان ئێستا لە وەکو شارێک وەکو شاری هەولێر باز بکەین، بۆ نمونە ئەگەر باسی سەگ بکەین ژمارەی سەگ تا ڕادەک زۆر بووە، لەبەر چ پێشترێک کەم بوو ئێستا زۆر بووە، تەمان هۆکار زۆرن. جەنازەم پرسیارەکەی ئەوە بەس بەڕاستی لەسەر هەموو بوارەکانە منیش هەرویستم پێشتریش بزانین بۆچی ئەوە زۆر بوو، بە ئەمەش لە بینی پرسیارەکانمانە جێ بکەینەوە. خۆتان دەزانن لە ئەو قانونانی کە هەیە لە عێراق پێشتر لەسەر ئەوەی کە کیلاب سائیبە ئەو سەگە بێلانانەی کە هەنا قانون هەبوو، ینی دەکوژران، ینی پرۆسەکە ئەوا بوو، یانیش زۆر جار بە حەبیس ریگنین ژاراوی دەکران لە ناو دەبردران لەبەر ئەوەی ڕێگا چارەیەکی زانستی نەبوو بە حقیقەت، ینی بواری ڤێتێرنەریش ئەوەی کە ئێستا هەیە ئەوە پێشکەوتو نەبوو. لە ڕێگەی کارجێڕی یان ئیدارەی ئەو محافەزانە جێبەجێ دەکرا، لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ڤێتەکان جێبەجێ دەکرا. طبعاً ئێستا جیاوازە، ئەگەر ئێستا مافی زیاترە، لەبەر ئەوەی تەمەشا دەکەین ئەو پرۆسەیە نەمایە، ینی لە هەولێر ئەم بۆکو هەولێر باز دەکەم، شارەکانی تریش هەروایە بێگومان لە هەرێمی کوردستان ئەو پرۆسەیە نەمایە، کە ئەو پرۆسەیە نەمایە تەمەشا دەکەین. خۆتان دەزانن ڕێکخراوەکی ئێزگار زۆری بیانی لە ناو هەرێمی کوردستان هەن، چاودێری ئەو پرۆسەیان دەکرد فترێک، زۆر جار سکاڵا کرا،
ئەوە بوو ئەو پرۆسەیە ڕاگیرە بە تەواوەتی لە ڕێگەی ئەو ڕێکخراوە NGOیانەی کە هەنا وەکو ڕێکخراوە ئاژەڵ پارێزیەکان زۆر سکاڵا کرا و ینی وای لێ هات ئەو پرۆسەیە قەدەغە کرا لە مێژێ فترێکی زۆرە خۆتانیش دەزانن سەگ یەک لەو ئاژەڵانەیە ساڵی 2000 زاوزێ دەکات زارواشە دەگاتە 3000 بە ساڵ و چەند مانگەچی هەر جارێک زاوزێش دەکات ژمارەکەی زۆرە جاروایە لە 4 بەرەو سەرە جاروایە 9 دانەیە جاروایە دێ هەتا 12 دەڕوە ئەوە دەبیتە ناهاوسەنجی ئەگەر تێبینیتان کردبی سەگ ژمارەیان زۆرە بەڵام لە هەمان کاتدا ئەگەر تێبینیتان کردبی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕێگەی پارێزگاری هەولێر و بەڕێوەبەراتی ڤێتەنەری و هەروەها شارەوانیەکان پرۆسەک دەست پێکرا ئێستا شەڵتەر نازمەگە زانیاری هەبیان خەڵک زانیاری هەبیتن بەڵام پێم وایە هێشتان بە تەواوی نەچوویتە واری جێبەجێکردنەوە لە ماوەی ڕابردوش پارێزگاری هەولێر لەسەر ئەم بابەتە قسەی کردوتی لە هەوڵداین جارێکی دیکە هەڵمەتەکە فراوانتر دەکەین بۆ ئەم بابەتە بەڵام بینە سەر لایەنێکی دیکە دکتۆر یونس هەندێک خەڵک ڕەنگە وابیر بکاتەوە پێی وایە ئەگەر چی مەسەر منداڵێکی تووشی زیان بووە بەدەستی سەگێک یان هەر بابەتێکی دیکە لە ناوچوونی گرنگە بە گرنگی دەزانی بۆ ئەوەی حاڵەتی لەم شێوەیە کە بەسەر منداڵەکەوی بەسەر دراوسێکەوی بەسەر هەر کەسێک کاتیە دووبارە نەبێتەوە و هەندێک جاریش بۆ ئەوەی سەگەکان کەم بکرێنەوە ڕێو شوێنی ڕەنگە بیر لەوە بکرێتەوە خەڵکێک پێشنیارکە بۆ لە ناوچوون ئایا مەترسی لە ناوچوونی سەگ لەسەر سروشت چییە؟ مەترسی زۆرە وەکو باسم کرد هەر بوونەوەرێک هەر زیندەوەرێک لەسەر ئەم زەویە گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ پاراستنی هاوسەنجی سروشت خۆتان دەزانن مەسلەی پەلاماردانی سەگ ئێستا بە حقیقەت ئەو سەگانەی کە لە ناو شارەکان هەنا یعنی سروشتیان وایە یان سایکۆلۆژیان وایە هەر کەسە و هەر سەگەیان هەر مەجموعەیەک تێرەتۆری خۆی دەپارێزی ئەوە هەز دەکاتن ئەگەر هات و مرۆڤەکان لیان نزیک بنەوە تەجاوز دەکەێت سەر تێرەتۆریوان لەبەرەوەی زۆر جار نێرەکانیان مەیلەکانیان جاروایە ئەتاک دەکات هجووم دەکات بەڵام ئەویان کەمە ینی ئەوە نییە شەر نییە ئەوەی کە هجووم دەکە هەڵگری هەموو نەخۆشیەکان بیکە باس کرا لەوە پێش زۆر سەکێ پاکە و ئەوانەی کە لە سروشتی هێرەنە زۆربیان پاکن بە تایبەتی مەسلەی ڕێبسیش خۆتان دەزان ڕێبس هاری سەگ دەگوازرێتەوە مەترسیداریش هەم بۆ سەگ و هەم بۆ مرۆڤیش لێرەدا جاروایە تەکە تەمەشتێبینی بکەین زۆربەی پەلاماردانەکان لە بۆ سەر منداڵە منداڵیش جاروایە دەترسێ ینی سەگیش ئەو ڕەت لێ هەیە ترس و ئەوە جاروایە هجووم دەکاتن بەس ئەوە کەمە ژمارەی کەمە بە حقەتیش هەبووە بەڵام وەکو باسم کرد ینی ئەوە خەریکە سەیتەرە دەکرێت نیوتریان لە بۆ دەکرێت و فیمێڵەکان سپیان بۆ دەکرێت حقوم دەکرێت بەو پرۆسەیە ژمارەیان کەم دەبیتن دکتۆر هەڵبەت سروشت تەنها سەگەکانی تیانە هەزاران و ملیۆنان بوونەوە و زیندەوەری دیکەی تیا ئاژەڵی دیکەی تیا من جارێک لە سەفرێکە گەڕاینەوە جادەیەک بوو کە تەنها ینی پیادەش پێی ناڕۆی لە دوورە دەست گوندێکەوە ییتەوە سارەیەکە ڕوە ساری بەردەمان زۆر بە کتوپڕی وەستا و پیاوەکە دابەزی مارێکی بینی کەوتە کوشتنی ئەم مارە یعنی ئەم مارە هیچ زەرەری بۆ هیچ مرۆڤێک نییە لەو دەشتە ئەڕوا ینی بڕوا ناکەم کەسێک بە ڕۆژانە پیا بڕ مافی خۆیتی مافی خۆیت ئێویش بەشی خۆیەتی بۆچی خەڵکی ئێمە پێیان وایە کابێ ئەو شتانی لە دەوروبەریانە بیکوژن زیانیە لە کاتێکا تۆ هیچ پێویست ینی پێویست بەو ڕێگەیەش نییە ئەویش زەرر لە تۆنە ئاژەڵەکان بەگشتی خەسڵەتی ئەویان هەیە هەر زیان بە مرۆڤ گێنن یان ئێمەین زیان بەوانە گێنن وڵی تقریبا تا ڕادەک دوولایانەیە ئەگەر مەتەمشای کەلتور بکەین زوو یعنی خەڵک پێشان لە زەراعەت ئیشی کردیە و زەروایە لە کاتی ئیشکردن نەیزانیا پێی لە مارە چینایە ئەو کاتە بەڵێ ئەوە مرۆڤ زووتر زیانی پێگەیاندیە خۆتان دەزانن کە ماریش دیفاع لە خۆی دەکە جاروایە پێوە دەداتن ئەو لەو کەلتورە هەتا دوو پشتی ژوایە لەو کەلتورە تقریبا خەڵک لێ ڕاهاتیە یعنی بێ ئەوەی ئاژەڵەکە زیانی پێ بگەینی یەکسەر مرۆڤ دەچێت لە ناوی دەبا ئەوە غەڵەتە هەڵەیە لەبەر ئەوەی بۆ نمونەگە باسی مار بکەین بۆ نمونە مار لە ئەوەی خۆی خواردنەکەی چییە مشک و جورجە خۆ ئەگەر مار نەمێنێ مشک و جورج ئێزگار زۆر دەبیتە ئەو کاتە زەراعەت و ئەوەش نامێنی یعنی دمەشا دەکەی هەر شتێک هەر سلسیلەیە هەنی حەلەقەیە هەمووی بێکەوە بەستەیە هەر بوونەوەرەك لە ئەوە چی حەڵقەچی لێلا بەی
ئەوە سیستەمەکە تێک دەچی یعنی ئەوەیە مەسەلە باشە کاک دکتۆر تایبەت بۆ سەگە بێلانانەی کە هەیە هەندێک جار سەگێک دەبینی ئەوەندە لە ڕوولاواز بووە ئەوەندە گەڕە لە ژێر دیوارێک کەوتیەیە وا حەز دەکەی ئەگەر بە فریای نەکەوی ئەو سەگە دەمری ئەو جۆرە سەگانە ئاسایی لە ماڵەوە بەخێ بکرێ ڕاستەوخۆ نەخێر حقیقەتەن سەجی دەرەوە دەبێ هەر کەسێک بۆ نمونە بیەوێ یارمەتی بداتن دەبێ ئیستیشارە بە پزیکی ڤێتەرنەری بکاتن کلینیکی ڤێتەرنەریەکان هەیە دەتوانین سەردام بکە پێشەوەی هەڵی بگریتەوە ڕێنماییەکان وەربگری چۆن مامەڵی لە کوێکەتاوەکو دێنێتە کلینیک لە کلینیکیش تەبعاً پشکنینی لە بۆ دەکرێت کە پشتنینی لە بۆ کرا ئەوەی ئیزراعات ئەوەی پێویستبی لە بۆی دەکرێتن بۆ نمونە نەخۆشی ڤایرۆسی هەیە نەخۆشی بەکتری هەیە نەخۆشی گەڕی هەیە ئەو پەراسایت ئەکستێرنەل پەراسایتەکان یان ئەو مشەخۆرە دەرێچیەکان خۆتان دەزانن ئەوانە هەندێک نەخۆشی هەیە دەگوازرێتەوە ئەوش هەر ئەوە نییە نەخۆشی تەنها لە سەگ گوازرێتە لە بۆ مرۆڤ لە ئاژەڵی دیکەش نەخۆشی هەیە دەگوازرێتەوە هەروەکو تای ماڵتاوکە لە شیری ئاژەڵان دەگوازرێتەوە یانەوە یەک لە نمونونەکانە جا ئەگەر هاتوو بیەوێ یارمەتی بداتن دەتوانانی وەکو باسم کرد بەو پرۆسەیەدا بڕاتن کە پاک بووە هەموو ئیزراعاتی سەحی لە بۆ کرا و دەفتەری سەحی سرتیفیکیت هەڵت هەیە لە کلینیکی ڤێتەرنەریەکان کە پزیشکەکە ئۆکەی دایە ئەو کاتە دەتوانی مامەڵە ڕاستەوخۆ دایرێکت یان کۆنتاکتی لەگەر سەگەکە هەبێ چێشتنانی باش هەڵبەت دکتۆر هەموو ئەمانە پێویستی بە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەوەیە کاوەش ئەرکی ئێوەیە بۆیە مەش بە پێویستمان زانی کام ڕۆ میێوانداری تۆمان کرد سپاس بۆ زانیاریانەی کە بەخشیت سەبارەت بە پاراستنی سروشت و پارێزگاری لە ئاژەڵەکان زۆر سپاس. ئەم جارە بابەتەکەمان تۆزێک جیاوازترە بابەتەکە پەیوەندی زۆر بە ئاژەڵ نییە لە کەمپی ئێسیان پرۆژێکی خانووی پلاستیکی بۆ ئافرەتانی ئێزیدی ئاوارەی شنگال کرایەوە بەرهەمی پرۆژەکە بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەماهەنگی ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەڵمانی بازارگەری بۆ دەکرێت هەڵبەت بازارگەری بۆم بەرهەماناکرێت کاتێکە پرۆژەیە گەخرێتە کار بۆ بەتایبەت پەنابەران و ئاوارەکانەوە گرنگی شەکە بازاریشیان بۆ بکرێتەوە و چونکە ئەمەشە بێتە هەوڵێک بۆی کە ژمارەیەک هەلی کار بۆ دانیشتوانی کەمپەکە بڕخسێت کاتێک ئاوارەکان یاخود پەنابەر بن هەر شوێنێکی دیکەوە کە لە زێدی خۆیان دوور خراونەتەوە وانیش پێویستیان بە بەردەوامی ژیانە وی حکوومەتی هەرێمی کوردستان لەم پرۆژە گرنگەدا توانیوێتی هەلی کار بۆ چەندین دانیشتوانی ناو ئەو کەمپانە بڕخسێنێت. خناف بەرەفکاری ڕۆژانەوە دەهێت. ئەفکار تژی ماندیبوونە لێنانە ژیانێ پەیدا دکا. نوها بەرهەمێوان چاندی خیار و ترۆزی ڕۆژانە ژێر 205 کیلۆ تا 500 کیلۆوان دێنە فرۆتن لە کەمپێ و دەرەوەی کەمپێژی. لەوما دڤان 6 هەیڤێن بۆریدا دکاریان ببنە خودان قازانج. ئەم 5 ڕۆژە چوونە دەوری ئەمەشتە لە دانم سەختیار کردم ژمێژ دەست شغلی زراعەتی دکم ژمێژ دەکەم جا سەختیار کردم و حەمدە لە شخۆدی من ناجا حەدانی ومەدێگە لە شغلی وەلکەم پێدا چێ بێشکە چوو ژنارە هونە خیارەت فرۆشی مستەرشیە چێتکم کیلۆ خیارم درب 1000 دیناری خۆ عایلەتی خۆ پێ عیشین سوزارت خۆتی دەت شغل. حکوومەتە هەرێما کوردستانی بەردەوام لەگەڵ ڕێکخراوی ناودەوڵەتی و نافخۆی کار دەکا ji بۆی پەیداکردنا دەلیڤێن کار بۆ ئافرەتێن ئاوەرێن شنگال. ji ber hindê 8 xaniyên plastikî بۆ ئافرەتێن کەمپایسیان هاتنە vekirin. وەکی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پلانەکانی ئێمە لە WPS واتە پلانی هەرێمی کوردستان بۆ ئافرەت و ئاشتی و ئاسایش
کە ئەوە بڕیارێکی نێودەوڵەتیە بڕیاری 325 پێڵێن یەکێک لە بابەتەکانی ئەو بڕیارە کە بەشداریکردنە و هەروەها ئاسایشە نافرەکڕاوەمەدان پتر گرنگیە گشت و کاڵی دەین ئەم پتر گرنگیە بزێدەکردنا کەسکاتی دگەین ناف کەمپادا یا دوێژی ئەف ژنە ئیدی دێشێن بخۆ بۆ عایلا خۆ وی بەرهەمی ئینن و استیفادێژێکەن و هەروەسا دەفروشنجی بوو دەرڤەی عایلێ دوی پرۆژیدا 16 خێزان کار دەکەن و دبنە بترژێ 8 کەسان مەفەدار بەرهەمێک کارنوانژی دبنە ترشی و ناودەنگی خۆشی پەیداکریە ji ber hindê xwestek li ser van projan zêde bûye. Vekirina van cûra proja di nava kempên awerên Şingalê de du mafayên xwe hene. Yek jî peydakirina jêderê jiyanê ji bona keçûjina û li heman demde mafayên derûnî jî li demê karkirinê hene. Lewma dixwazin ku ev cûra proja di nava kempên awereyan de bitir bihêne dîtin. Mar Şingalî Kurdistan 24 Kempa Esyan. ئەمەی بینیمان لە ماوەی ڕابردوو بەرهەمەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوو بەو هیوایم سوودی بۆ هەموو لایەکمان هەبوو بێ بە تایبەتی بەخشینی زانیاری و بڵاوکردنەوەی هۆشیاری تایبەت بە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵان لە نێوان ئاژەڵانیش تایبەت لەگەڵ سەگەکان. سپاس کە بینەر و بیسەرمان بوون هەمیشە لە خۆشیان بمێنن.